جەلال تاڵەبانی بوو کە ساڵی 1970 ئەمە یەکەم جارێت جەلال تاڵەبانی نە لە ماو چیتۆنگە چێ نە لە کیم ئیل سۆنگە چێ نە لە هۆشی من ئەچێ نە لە کاسترۆ چێ نە لەو قیادات و لۆمەمبا لە ئەفریقای و تەمەن نەوەکو جیڤارە و ناوەکو هیچیان نی ئەو شۆڕش گێڕێتێ ئەو لە شاخە بۆی ئەسەلمێنرێ بۆیە نووسرێتەوە ئەیبینی چ شەڕێکی خوێناوی جوود و جووقەدا واتە جەبهەی وەتەنی دیموکراتی و جەبهەی وەتەنی قەومی دیموکراتی واتە پارتی وێچێتی کە زەعیمی هەردوو لایەن بوون و حیزبی شوعی لەمسەرەوە ئەوسەری کردو جەلال تاڵەبانی بوو یەکەم جاشێتی دامەزراند لە 1960ەکانە لە مؤتەمەرەکانی یەکەمی پارتی دیموکراتی کوردە ئەو کاتە پێوترە پارتی دیموکراتی کورد کە مەکتەبی سیاسی کەوتنە تەرەفێ هەموو پلانەکانی ئیبراهیم ئەحمەد کە جورئەتی نەبوو وەکو جەلال تاڵەبانی هەڵ بسوڕێ ئیبراهیم ئەحمەد و خانەوادەکەی توانیان ئیبراهیم ئەحمەد خۆی وەکو مفەکری وەکو میشل عەفلەق توانی ئەو بەکاربێنە هەروەکو کە میشل عەفلەق توانی سەدام حوسێن بەکاربێنە بەرامبەر بە سووریا ئیبراهیم ئەحمەد بوو توانی جەلال تاڵەبانی بەکاربێنێتەوە وەکو مەیدانی و عەمەلی جەلال تاڵەبانی لەگەڵ ئیبراهیم ئەحمەدا مەکتەب سیاسی هەموو جیابوونەوە لە مەلا مستەفا پاشان جاشێتی سەرەتای دەستی پێکرد و لە 63 ئەنجا کەوتنە دژایەتیکردن لەگەڵ بارزانی وەکو پارتی وەکو سەرکردایەتی پارتی ئەنجا هەموو ئەو عەشرەت و تەکیانیان هێنایەتە نیشت خۆیان وەکو لۆلانی و زێباری و هەرکی و سورچی وەوانی تر لە بادینان و بۆ یەکەم جاریش لە سۆرانە حاجی ئیبراهیمی چەرمەگە بوو بە جاش لەسەر دەستی جەلال تاڵەبانی پاشان لە جەلال تاڵەبانیش ساڵی 1966 لە هەمەدانەوە هاتنەوە ئەو زمانی کە چوو بوون بۆ ئێران چونکە ئەوە هەندێک کەس تەواان پێویستیشە بیخوێنەوە جیلی تازە بۆی ئەوانە هەمووی بخوێنەوەی بزانن جەلال تاڵەبانی چ سەنەمێکە کە ئێستا یعبەد من دون الله بە مردووی پەرسترا زیاد لەوەی کە بە زیندویی بوو ئەو هەموو مەدحەش کە ئەیبینن شتێکی زۆر سەیرە لێرە ئەمە بڵێم تخوا بۆی جەوەکەمان هەر بەو جەوایە نەڕوا مەلای مەشهور مانگایەکی هەبوو ویستی بڕوا بیفرۆشێ لە ڕێگا هەر سەیری مانگاکەی کرد و پێی ناخۆش بوو کە جیابێتەوە لێی بەڵام بردیە بازار وتی خەڵکینە ئەم مانگایە بە سەتڵ شیرەدا بە سەتڵ لا بە سەتڵێکیکە بدۆش ئەم مانگایە دەنگیشی زۆر خۆشەوەکو مانگای تر نییە ئەم مانگایە ڕیخەکەشی زۆر باش بەکاردێنینەوە بەشێک لە میزەکەشی دەرمانە ئەم مانگایە ئاوایە مانگایە ئەوەندە قورسە مانگدەگایە گۆشتی وایە مانگایە دەی وای لێ هاتوو هەر جارێ وەسفیە کرد پارەیەکیان زیاترەدای کاکە من ئەوەندە دەمە مانگای بدەمم نا زیاترە هێنێ ڕیخەکەشی ئاوایە لەسەر ڕیخەکەشیەوە پارەیەکی زیاتر کرا دەی وردە هەتا گەیشتە ئەوەی کە مەلای مەشهوروتی جاکە ئاوا بێ بۆ بیفرۆشم بۆ خۆم باش جاکە مەلای مەشهور مانگاکەی ئەمەندە مەدح کرد و چاک بوو ئێ بۆ بیفرۆشێ ئەگەر ئێوەش پێتان وایە جەلال تاڵەبانی پێغەمبەرتان بوو جەلال تاڵەبانی ڕێبەری کوردایەتیتان بوو جەلال تاڵەبانی لەسەر مستەوای کوردستان و عێراق و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سیاسەتمەداری گەورە بوو ئەو هەموو جنێوانەی پێش هجوومەکەی پشتاشان بە ئەمریکا و ئیمپریالیستیەدا و دوای ڕۆیشتەوە بۆ لای جۆرج بۆش و تەوقەی لەگەڵ کرد جا ئەم پیاوە کە بەبێ قەبیلە بووە بە ڕئیس جمهور کە مەدحیەکەن ئەم پیاوە مفەکرە ئادەی بزانین چەند کتێبێت لە دوا بەجێم ئادەی ئەم پیاوە کە مارکسی بوو ماوی بوو قەومی بوو سیاسی بوو دیموکراسی بوو ئادەی بزانین چەند کتێبی لە دوای خۆی بەجێ هێشت کە خەڵکێکی پێپەروەردە بێ ئابزانین ئەو فەلسەفەی چی بوو کە ژیان و ئینسان و گەردوونی پێناساکە ئەو بەرنامە سیاسیە چی بوو کە لە نێوانی ئیشتراکی و لیبراڵی دیموکراسی و ئەمانەیە پێی کرد جەلال تاڵەبانی سیاسەتێکی هەبوو دوور لە ڕێوە پەرژینێکی قایم بە کوردووە ئاڵێ سەریگایە کرد بە قنیکەرە ئەو قسەی کە ئێستای کرد هەفتەیەکە لێی پەشیمانە لە مقابلەکەی لەگەڵ جەریدەی شەهادەی ئێرانی ئاڵێ كنا ماركسيين فعقلنا جريدة شهادة بعربي درجو لكن عشان مقابلەکەیان کرد ئەڵێ ئێمە مارکسی بوون بەڵام ئێستا عەقڵمان پێشکی دوای ئێرانیزم بوو لە ئێرانیزمەکەش چووە بۆ لای ئەمریکاوتی ئێمە ئەو کاتە هەڵە بووین دۆستایەتی سۆڤێتمان کرد ئەم کابرایە لەسەر هیچ شتێ نەوەستا ئەو کاتەی کە هێزی بارزانیان و هێزی پارتی هاتن و لە شارباژێڕ هەمووی پێچیانەوە و لە گردەڕەشی پشتی ماوەت لەوێ ئیزاعەکەیان لەوێ بوو بردیان بەبەری ئەو دیوە ڕای کرد چووە ئێرانەوە
شاداڵدەیدان بەڵام بردننی بۆ هەمەدان لە هەمەدان ماوەیەکی زۆرمانەوە دوای هاتنەوە بەلای حکوومەتی عراقی بوون بە جاشی 66 ئەمەیە لە 66 تاکو هەفتە تا بەیانی 11 ئازار هەرچی شتێکیان کە هەبوو بەرامبەر بە پارتی کردیان بەرامبەر بە شۆڕشی کورد کردیان یەکەمین جار جاشێتیان مقنن کردیان بە یاسا وایان لە خەڵک کرد جاشێتی عیب نەمێنێ بۆیە لە دواییشە لە زمانی کیمیایی جاشێتی عیب نەما لە حەوت نێرینەی کورد 5 وەرەقەی حکوومەتیان پێ 5 جاژ بوون لەگەڵ مستەشارەکان یا وەرەقەی ئەمن و ئاسایشی بەغدایان پێ بوو لە حەوت نێرینە ناڵم لە حەوت پیاوە دا تەسەورکەن 5 نێرینە ڕۆیشتووە بەلای حکوومەت لە زمنی دوانەکەی تریژە ئەو شەریفانن کە لە شاخ و چێون یا لە زیندانن یان ساحبی بەرنامەی تر ئێستاش شتێکی غەریب نەبێ بەلاتەوە کە لە سەنگەسەر ناوە نووسن بۆی چێ بێ بە حەشدی وەحشی هەر لە زەمانی جەلال تاڵبانیە ئەوە ناڵم کەلار لەبەر عەدنانی حەمەیمینە و مەحموود سەنگاویان ئەم تاغوتانی تری لێ کە پێشڕەوانی لەشکرەکەی نادرشای نادرشان بۆ سەر مووسڵ قاجار نادرشای قاجار جەلال تاڵبانی دوای ئەوەی هاتەوە لە 66 تاکو هەفتە ئەو هەمووی کە ئەو دژی شۆڕشی کوردی کرد شۆڕشی کوردی بە مەراحل هێنایەوە دووە بە چەندین قۆناغ هێنایەوە دووە بەڵام دوایی لەو فاصلی 66 بۆ 75 کە بۆی باز ناکەن لە هەموو تاریختانە لەم سەردەمەیە کە شیوەن و واوەیلای بۆ جێڕن لەو زەمانەی مووی بەرزانی کڕیوە تۆ سەیری ئەم درۆزنیەی کە ئەیکەن بۆی بڵێن وەکو مۆکەی بیارەوەیە کە سۆفیەکان باوەڕیان وایە ئەوە مووی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لێ ئەڵە جەلال تاڵەبانی لە تەمەنی 14 ساڵیان لە کۆیە بووە لە کۆیە لە 14 ساڵی دینارێکی هەبووە سێجرفان بۆ پیرۆزی ئەی بۆ بوو بەجاش ئەی بۆ هەتا مرد دژایەتی بەرزانی و ئالی بەرزانی کرد ئەی بۆ خەنجەری غەدری لە هەموو لایەکەوە لە کوردایەتێکەدا بە سووریا بە تورکیا بە ئێران بە عێراق بە هەموو لایەکیان هەر بەرامبەری وەستایە هەموو مەشروعەکانیشی بەتاڵ کردن ئەو هەموو شەڕان خوێناویانەی دروست کردەوە لە کوردستانە لە 66 تاکو ساڵی هەفتە هجومی جەلال تاڵەبانی بوو بە چەکی عێراق چەکی عەبدولسەلام عارف بێ عەبدوڕەحمان عارف یا دوایی تر چەکی ئەحمەد حەسەن بەکر و حەردان تکریتی ئەنجا دوایی چەکی سەدام حوسێن پاشان ڕووی ڕەشبوو لە 70 تا 75 دوورکەوتەوە لە وڵات ئەو کاتێک کە بەرزانی و پارتی بە تاقی تەنیا ئیدارەی کوردستانیان هەمووە بربەڕێەوە کە ئاشتی و هێمنی لە مەدای 70 و 74 لە هیچ زمانێکی کوردستانە باشوور وەکو ئەو زمانە نەبوو پاشان ساڵی 1975 لە یەکی 6975 یەکێتی دروست کردەوە لە سووریا جا سەیرەوەیە لە سووریا دروستی کردەوە بۆ خزمەتکردنی سووریا بۆ ئەوەی بەعسیەکان بێنەتە لای خۆی جێگان بۆ بکاتەوە لە کوردستان کە فەوزەڕاوی سەرپەرشتیە کرد لە بەرامبەرە وردە وردە شەڕ و پێکدادان دروست بۆ لەگەڵ جەماعەتی پارتی ئەنجا لەگەڵ سۆشیالیست جا لەگەڵ گروپەکانی تر کە هەبوو تەنانەت لەگەڵ پاسۆ کە 75 چەکداریان هەبوو پاشان بەرەیەکی تر لەو ناو شاخانە دروست بوو بە شەڕە شۆق و شەڕە خوێن کوردیا کوشت لەو شاخ و چێوە کە هیچ کەسێکی تری لێنە بۆ غەیری ئەم چەکداران بە چەکی عێراق لە هەموو لایەکۆ چەکیان نەدرایە دوو بەرە دروست بوون بەرەیەکیان ناوی جوقت بوو جەبهەی وەتەنی قەومی دیموکراتی ئەمە پارتی بوو حیزبی شوعی بوو ئەوانی تریش کە لەگەڵیا بوون حیزبی ئیشتراکیش سۆشیالیست بوو بە دوو بەشە حشک حیزبی اشتراکی لەم لابوو حسک دوایی کەوتە ئەم لە حیزبی سۆسیال دیموکراتیکی ڕەسوڵ مامەند و ئەوانی تر کە ئێستا کاکە حەمەد حاجی مەحموودی بابڕێ پاسۆکی شەروە لەم لاوەش جوود دروست بوو جەبهەی وەتەنی دیموکراتیکە یەکێتی بربڕێ لەسەرەوەی کە حیزبی شوعی لە پشتاشان و قەرناقا و لەو ناوچانە بوو لەبەرەوەی کە چوو بۆ تەرەفی پارتی ئەم شەڕە خوێناوێت لە هەموو شاخ و چێوێکا دروستە بوو لە هەموو شاخ و چێوێک ئەو کەسانەی بیریان دێ هەموو دەشتی شارە زۆر بست بە بستی لادەکانی دەشتی شارە زۆر خوێناوین بە خوێنی یەکێتی و سۆشیالیست پێشمەرگەی بۆی جێڕام و هیچ سۆشیالیست وتی 16 ساڵ سۆشیالیزم هەر ئەوڕماندایەوە یەکێتی بە دوامانەوە بوو بۆ شەڕ لە کاتێکا کە هجوومانەکرایە سەر لە بانی شار کاکە حەمەد حاجی مەحموود خۆی لە بانی شارە بوو کە تیارە و تۆپەکانی قەسفیانە کرد لەو کاتەشە هجوومی یەکێتی لەسەر
سۆشیالیست هەر نەوەستە. یەکێتی خوێنی نەزیفی کوردایەتیەکە بوو. جەلال تاڵەبانیش ڕئیسی ئەو خوێنەیە لە سەرەتا شێوە هەروە.